کارەمە جاریان حکوومەت پەرە بە گەنجان بات چەند پرۆژەیەک کە وەستاون تۆزێک ڕێیان بگرێت پەرە بە شتی تر بۆ نمونە خوێندنە بۆ نمونە سەقافەتە بۆ نمونە ڕۆشنبیریە بۆ نمونە چارەسەری پزیشکیە. چاوەڕوانی ئەو حکوومەتە گەنجە دەکەین ئینشاءڵڵا ئەو کەم و کورتێ هەبوو لە هەرێمی کوردستان چارە بکرێت و ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبین ئینشاءڵڵا باش دەبینە لە بواری کارەبا و لە بواری خزمەتگوزاری و لە بواری ئەو گەنجانەی کە بێکارن کاریان بۆ بدۆزرێتەوە. هیوادارم ئەو حکوومەتە لوزنەیەک تشکیل بکە بۆم دکتۆرانە بیتاقەکەمان بکاتە لە 25,000 بکاتە 10,000 خەڵک هەیە نیەتی چاڕوانی مەعاشەکە 25,000 زۆرە. حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە کار لەسەر هەموو بوارەکان بکات بە تایبەتی پەروەردە بە تایبەتی پەروەردە و کەرتی تەندروستی و هەموو بوارەکانی کە و وەزعی بار و گروزەرانی فەرمانبەران بە تایبەتی چووکە بەڕاستی هەر هەموو سێکتەرەکان لە حاڵێکی زۆر خراپان بەڕاستی زۆر زەڕورە حکوومەتی نوێی ئەم هەرێمە چاوی بخشێنێتەوە بەسەر ئەم کارانە.